سكالاك لدجي كرسيين كوتا لبرلمان كردستاني لدادگاه فدرال عراقي هاتيا تومار كرن كو اف كرسيين هني بهنا دابش كرن لسر هريما كردستاني انكو نال باريزگاه حولرو و دهو كابتن بيتن بلكو لسليمانية وحلبشجي بيكاتا لسرفينا رازينا ودخازن دادگاه فدرال ما ياخد في مجارينا كاتن وبرياركي لدجي بيكاتا نداد بريار بودم جمريك دادگاه فدرال عراقي لسرفي سكالاي لدجي كرسيين بيكاتان بريارا خبدت لدی ساجی بو چندین جاره دادگاه فدرال بریاره لسروی سکالای پاش داد اخیتن لسروی مجاره و هلویستم پیکاتن هری دایی کوادید وزیر پیکاتان گوتی نابیتن دادگاه فدرال بریاره که لدیجی پیکاتان بدت اگر نادی هلویست کوانی تند هبیتن نابیتن کرسیین پیکاتان تکالی ناکوکین سیاسی به نکرن لسروی مجاره میوانه که من هیاز دجوی بپرسم سروکی پارتیا گشه پیدان ترکمانی هجای محمد سعد الدین الاستوديو ميفاني منا قال لك خيراتي سرجلا موستا بريار بو دمجمريك دادگاي فدرالي عراق بريار بدال سر او سكالايكا لدجي كرسي كوتا لبرلماني كردستان تومار كرا ولا لا انشان لانيك سياسي لنا اخوي هريمي كردستان براي ايوا بوچي چندين جاره دادگاي فدرالي عراق برياردان لسر ام سكالايا دوا دخات سپاس دەکەین خۆی ئەوە چەند مانگێکە دادگای فیدرالی محکمە ئیتیحادی ئەم مەسەلەیە دوا دەخاتن و بڕیاری لەسەر نادات ئەوەی ئێمە تێبینیمان لەسەر هەیە کە مەسەلەیەکی سیاسیە و گوتوتمان ئەم محکمەیە بەرەو ئاراسەیەکی سیاسی دەڕواتن و هەتا ئێستا سەرسوورهێنەرن ئەو بڕیارانەی کە لەو محکمە دەردێت بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیان هەیە بە هەرێمی کوردستان و بە خەڵکی کوردستان ئەو مادانەی کە سکالایان لەسەرکرایە لە محکمە ئیتیحادی کاری محکمە ئیتیحادی چیە پرسێکی سیاسی ستراتیژی یاسایی زۆر گرنگ یاخود بۆ نمونە حکوومەتی عێراقی و ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر پرسێکی گرنگ خلافیان هەیە ئایا ئەمە دەستوری یاخود دەستوری نییە ئەو کات ئەو محکمەیە یەکلا دەکاتەوە هەندێک مادە هەیە هەندێک قەزایە هەیە هەندێک سکالایە پەیوەندی بە دەستور نییە محکمەی فیدرالی چەندەها مانگە مداورەی لەسەر دەکات مناقەشەی لەسەر دەکات کە مناقەشەی ناوێت بۆ نمودا ئەو مادانەی کە سکالایان لەسەر تۆمارکرایە مادەی یەکەمە نۆیەمە 36 مادەی 36 ئەوەی کە پەیوەندی هەیە بە پێکهاتەکان یازە کورسی دابش کردێت سەر پێکهاتەکان کە پێویستە کلدان سریان ئاشور 5 کورسی هەبیت تورکمان 5 کورسی هەبیت ئەرمەنیە کورسی هەبیت بیر دەکەینەوە ئەم مادەیە لە چ وەک پێچاوانەی دەستوری عێراق وە چ پەیوەندی بە دەستوری عێراقی هەیە ئەسڵەن ئەو سکالانەی کە پێشکەش بە دادگای فیدرالی دەکرێتن ئەگەر پەیوەندی بە دەستور هەبوو نادەستوری بوو ئەو کات زۆر شتێکی ئاساییە محکمەی فیدرالی مناقەشەی بکات و مداوەلەی بکاتن بەڵام پەیوەندیان بە دەستوری عێراقی نییە ئەوە یەک دوو هەمیشیان پێویستە محکمەی فیدرالی خۆی بەرگری لە پێکهاتەکان و بەرگری لە کەمینەکان بکاتن حتا ئێستا ئەوەی نەکرا بێ دادگای فیدرال دەست بردنە بوو پێکەوە ژیانی پێکهاتان لە هەرێمی کوردستان ئێستا ئەم کارەی کراوە جەنابتان دەڵێ کە ئەم کارەیە کارێکی سیاسیە لە خودی خۆیدا ئەم سکاڵایە لە دژی یاسای هەڵبژاردن بە تایبەتی بە ئارمانجکردنی پێکهاتەکان کورسیەکانیان لە پەرلەمانی کوردستان پێتان وایە یعنی دادگای فیدرالی عێراق بتوانێت بڕیارێک لە دژی پێکهاتەیان بدات چەند بڕیارێک دەرچووە کە نەک دژی پێکهاتەکان دژی قەوارەی هەرێمی کوردستان بووە زۆر بڕیاری سەرسوورهێنەری لەوەی گرنگتری دراوە ینی بۆ نمونە لە بوانی زۆر شتێکی ئاساییە بڵێتن هەرمادەکەی لغاو بکە چونکە ئەگەر تەماشای سکالاکە بکەین دەڵێت ئەو مادەیە دەستوری نییە ئەگەر محکمەی فیدرالی خۆی لە چوارچەوەی بیرکردنەوەی خۆت بڵێتن ئەمە دەستوری نییە مادەکەی لغا دەکرێت ینی جەنابتان لە هەواڵەکان یاخود هەندێکیان دەڵێن دەیانەوێت پێکهاتەکان دابەشی سەر بازنەکان بکەن بەڵام لەوەی خراپتر هەیە لەوانەیە ئیلغای مادەکە بکاتن و تورکمان و ئەرمەن بۆ نمونە بوونیان نەبی لە پەرلەمانی کوردستان شتێک هەیە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی ناوچەیەکی جوغرافی دەکات بە خەڵکی کوردستان بە کورد و تورکمان و کلدان سریان ئاشور ئەرمەنەوە ئەگەر وا بکرێتن ئەم جۆرە بڕیارانە بدرێت پەرلەمانە کە دەبیتە پەرلەمانێکی کوردی ئەو پێکەوە ژیانی کە سەرکردایەتی سیاسی کوردی خۆی فراهەمی کردیە و خۆی جێگیری کردیە و پێکهاتەکانیش پاڵپشتی سەرکردایەتی سیاسی خۆیان دەکەن پاڵپشتی لە خەوارەی هەرێم دەکەن و ئەو ئەزمونە دیموکراسیە کە بوویتە نمونەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست محکمەی فیدرالی پێویستە بە نمونە وەرگیت لە بۆ عێراق نەک تێکی بدات جەوهەریەکە ئەمەیە بگەڕینەوە خاڵی یەکەم ئایا ئەو لایەنە سیاسیانەی کە ئەم سکاڵیان لە دادگای فیدرالی عێراق تۆمار کردووە
لەبەرچی تومار کرد ئەوان بوچی هەدەفیان کورسی پێک هاتەیە یەکەمین مەرامی سیاسی خۆیان هەیە و دەیانێت محکەمەی بەکاربهێن بۆ مەرامی سیاسیان دووهەمیان هیچ پاکیان نییە بۆی کە خەوەری هەرێمی کوردستان لاواز دەبیت یاخود لە نازناوی هەرێمی کوردستان دەدرێتن یاخود ئەو پێکەوە ژیانە تێکدەچین هەدەفیان بەرامی سیاسیە یەکەمینیان لێدانە لە پێکهاتەکان چکە پێکهاتەکان ئەوان ڕێیەکی سیاسی دروستیان هەڵبژاردیە کە خزمەت بە قوارەی هەرێم و بەرژەوەندیە نیشتیمانیەکانی کوردستان دەکات و نابنە لایەنگەری هیچ تەرەفێک ئەوان دەیانەوێت کورسیەکان بۆ مەرامی خۆیان بەکاربهێنن دابشکردنی پێکهاتەکان بۆ ناوچەکانی جوغرافی دوو خاڵ هەیە پێویستە ئێمە بیکەین یەکەم ئەمە کاری محکەمەی فیدرالی نییە دابش بکاتە سەر کورسیەکان ئەمە کاری پەرلەمانی کوردستانە لە پەرلەمانی کوردستانش ئەمە کاری پێکهاتەکانە پێکهاتە دەبی خۆی داوا بکاتن تورکمانەکان ئەویان داوا نەکردیە مەسیحیەکان داوایان نەکردیە ئەرمان داوای نەکردی لایەنێکی سیاسی ئەوەی داوا دەکاتن ئایا محکەمەی فیدرالی و سەرۆکی محکەمە بیر لەوە ناکاتەوە خاڵی یەکەم خاڵی دووەمیش بۆچی محکەمەی فیدرالی ماوەی یاسای درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی بە نایاسایی یاخود بە نادەستوری لە خەڵامدا و بڕیاری لەسەر دەکرد لەبەرەوەی گوتی پێویستی هەڵبژاردن بکرێتن ئێستا خۆی دەبێتە هۆکار هەڵبژاردن نەکرێت ئێستا محکەمەی فیدرالی لە عێراق بووەتە هۆکار لۆ ئەوەی هەڵبژاردن لە پەرلەمان نەکرێتن هەڵبژاردننی پەرلەمان لە هەرێمی کوردستان نەکرێت چونکە لەبەر ئەو سکالایە بڵێ ئەو سکالایە دواخستنی دانیشتن لەبەر ئەم سکالایانە دواخستنەکە دەبیتە هۆکاری ئەوەی کە کۆمسیۆن هەڵبژاردن نەکاتن چاوەڕێی بڕیار بداتن ئایا چار مانگە محکەمەیەکی فیدرالی چەندەها بڕیاری گرنگی داوە ناتانی بڕیارێک دەربکات لە بەرامبەر ئەم سکالایە مادەکە وازحە مادەی 36 کە دەڵێتن کە تەوزیعی یازدەی کورسی کۆتای کردیە ئەو هەندە زەحمەتە بڕیار لەسەر بدەیت کە ئاوای دەستوریە یاخود دەستوری نییە خۆی دەبایە هەر سکالەکە وەرنەگریت بڵێتن ئەمە اختصاصی من نییە ئەو شتێکی اختصاصی محکەمەی فیدرالی کە دەستوری بیتن خلافەکی دەستوری لەسەر بیتن ئایا بەشداریکردنی پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان هیچ خلافەشی دەستوری هەیە باشە پێکهاتەکان دەڵێن دەبی دادگای فیدرال ئەو سکالا ڕەت بکاتەوە هیچ بڕیارێک لەبارەی نەدا ئەگەر هاتو ڕەتی نەکردەوە بڕیارێک لە دژی پێکهاتەیاندرا ئێوە هەڵوێستان چ دەبی ئەو ڕۆژ وەزیری پێکهاتان وتی ئێمە هەڵوێستمان تون دەبی وەڵامێکی تون دەدەین چ دەکەین بڵێ خۆی ئێمە ئەم محکەمەیە بە ئیمزای سەرۆک کۆمار ئەو محکەمەیە دانرایە چۆن دەبی محکەمەیەک بڕیار لەسەر هەموو شتێک بداتن یعنی کودەتایەکی سیاسی لە چوارچێوەی یاسا و دەستور لە چوارچێوە یعنی گوایە یاسا و دەستور کودەدا دەکاتە سەر دەستگا شەرعیەکان سەر پێکهاتەکان سەر پێکەوە ژیان یعنی دۆخێک هەیە لە هەرێمی کوردستان سیستەمێک هەیە لە ئەنجامی شۆڕشێکی جەماوەری و ڕاپەرنێکی جەماوەری دانراوە و پاشان ئەمە بۆ مؤسسات کراوە شەرعیەت وەرگرتیە بە هەڵبژاردن هاتووە پاش ئەو هەنگاوانە و ئەو خۆناغا مێژوویانە و لە وەقچوتە سەر چوارچێوە قالبێکی یاسایی و پاش ئەوەی لە دەستوری عێراق جێگیر کراوە لە مادە 141 لە مادەی دەستور عێراقی جێگیر کراوە کە هەموو بڕیار و یاساکان کە لە پەرلەمان دەرچووە بە دەستوری دادەندین و پاشان کە پەرلەمانی کوردستان و حکوومەتی لە دەستور جێگیر کراوە کەواتە هەر بڕیارێک دەربچی دەستوریە بەڵام ئەمە شتێکی وازەحە بڕیارێک دادگای فیدرالی عێراق دراوە هەمووی بۆی چوویتە سەر و جێبەجێ کراوە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش هەتا عێراقیش ئەگەر بڕیارێکی وەها درا لە ناوخۆی عێراق و لەسەر ئاستی ئەقلیمی پێکهاتەیان چ دەکەن هیچمان پێ ناکرێتن چکەم دەستوریە و حکوومەتی عێراق و هەموو حکوومەتەکان پابەند دەبن ئێمە یەکەم جار دەبی ئێمە بە هەموو شێوازێک هەوڵ بدەین تورکمان نوێنەرە هێت لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی پاڵپشتی ئەو قوارەیە بکەین ئێمە لەبەر ئەوەی کە محکەمەی فیدرالی هەرچ زۆری بڕیارێک بداتن بە پێچەوانەوە دژی ئەوەی کە مەرامی سیاسی حکوومەتی ئەو ذهنیە ئەو عقلێتە سیاسیە کە لە بەغدا حکوم دەکاتن کەمەرامەکەیان جێبەجێ نەکرێتن ئێمە بە هەموو هێز خۆمان بەشدار دەبین ناهێن پەرلەمانی کوردستان بە پێکهاتەکان ببیتن بە هەرچی ڕێگاک ببیتن ئەوە یەک دووهەمیش مەسەلەکە تەنها ئێمە نین پێویستە پێداچنەوە بە پێکهاتەی ئەم محکەمەیە بدرێتن ئامانجی ئەو محکەمەیە چییە و اختصاصی ئەم محکەمەیە چییە پێویستە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دووبارە پێداچنەوە بکاتن و پێداچنەوە لە پێکهاتە و اختصاصاتی ئەو محکەمەیە بکرێتن یعنی هەر لە بۆ نوکتە دەمەوێ بڵێم وا لێ هاتووە خاوەنخانی کرێچیەک کرێوە نەگری بستە محکەمەی فیدرالی بڵێ کرێم نادەنێ یعنی باسی هەموو شتێک دەکاتن و ئەوەشم تێبینی کردێت لە عێراق محکەمەی مەدەنی هەیە محکەمەی ئیداری هەیە
هەندێک شت هەیە اختصاصاتی محکمەی مەدەنی و محکمەی فیدرالی ئەو محکەمانەتەنە و هەندێک شت هەیە اختصاصی شتێکی بچووکە لێژنەیەکی تایبەتمەند لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود لە پەرلەمان دەتوانێت چارەسەری بکاتن ئەوان هەموو دەچن پێشکەش بە محکمەی فیدرالی دەکەن لە وڵاتانی جیهان محکمەی فیدرالی بە زۆری ناوی محکمەی دەستوری ناودەنێن ساڵێ جارێکی دووجار لە مەسەلەیەکی سیاسی نێودەوڵەتی زۆر گرنگ کە پەیوەندی هەیە بە دەستور بە استراتیزیەتی ئەو وڵاتە کە سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار یاخود پەرلەمان و حکوومەت کێشەیەکیان دەبیتن ساڵێ جارێک دادنیشی ئەمە دەزانین بنکێ دامەزراندنا دادگەها فیدراڵە عێراقی بوو چارەسەرکردنا کێشەیانە نەبوو دروستکردنا کێشەیان لێ ئەڤەتنێ لە عێراقی نینە بەلکو تورکیا جیرانێ مایە ناکوکی هەیەدنا بەرە دادگەها باڵا و دادگەها دەستوری و تشتێکە بسەریخۆ بەڵام جەنابتان دەڵێن ئەو قرارە ئەگەر هاتو دەربچێ هەدەفیان سیاسیە و بە ئارمانجکردنی پێکەوە ژیانی پێکهاتەیانە لە هەرێمی کوردستان سبەڕوژ ئی پێکهاتەیان ژیانیان لە عێراق و لە هەرێمی کوردستان چۆن دەبینن؟ بڵێ ئێمە ئەم بڕیارە لە ساحەی سیاسی و لە تەمسیلەتی سیاسی ئەگە بڕیارێکی بدرێتن دژی پێکهاتەکان ئەوە کاریگەری خراپی دەبێت سەر پێکهاتەکان چونکە پێکهاتەکان لە چوارچێوەی یاسا نوێنەرایەتیان دەبیتن لە چوارچێوەی یاسا ئەو نوێنەرایەتیان پێ ناکرێت سەرکرداتی سیاسی کوردستانی خۆی لەوانەیە مەخرەجێک بینیتەوە کە پێکهاتەکان بەشداریان پێ بکاتن لەوەی ئەمینین ئەوە یەکەم دووهەمیش ئەگەر هەر بڕیارێک درا ئەمە دەزانین سەرکرداتی سیاسی لە عێراق سیستەمی سیاسی لە عێراق لە پشت ئەم محکمەی ئەمە هیچمان پێ ناکرێت بۆیە ئەمە ئەو دۆسیەیە دەگوازینەوە محکمە نێودەوڵەتیەکان و لە ئاسی نێودەوڵەتی و لە مەتەدەنەتەوە یەکگرتووەکان ئەمەش سکاڵای خۆمان دەکەین و دەنجی خۆمان دەخەین لە ئاسی نێودەوڵەتی دەنجی خۆمان دەگەینە هەموو لایەنە پەیوەندیدارەکان کە پێکهاتەکان لەبەر محکمەی فیدرالی لە هەرێمی کوردستان زوڵمیان پێ دەکرێت زوڵمیان لێ دەکرێت پاش ئەوەی کە 30 ساڵە بە شێوازێکی سیستەماتیک و یاسایی نوێنەرایەتی سیاسیان هەیە لە پەرلەمانی کوردستان و حکوومەت سەرۆکی پارتیا گەشە پێدانا تورکمانی هێژە